دوا بە دوای دووبارە سەرهەڵدانەوەی نەخۆشی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بەگشتی وڵاتەکەمانیش بە تایبەتی ڕۆژی 12 سەر سێزدەی مانگ دوو حاڵەتی دەستنیشانکران، یەکەشیان لە قەزای سۆرێنەکەش لە ناحیە خەلیفان کە نیشانەکانی نەخۆشیەکان هەبارەوە دوای وەرگرتنی نمونەش لە بەرکەوتوان لەواتە لە خاو خێزانی ئەو دوو توش بووە. دەرکەوت 12 کەسی کەش بە هەمان شێوە توش بوون کە هەفتیان لە ناو قەزای سۆران بوون و پێنجیان لە ناحیە خەلیفان بوون. وە بە پلانەکانی پێشتریش کە لە سەرەتای سەردانی نەخۆشەکەش پلان وا بوو کە لە کاتی پێویست لە نەخۆشخانەی ئاشتی بەشێک تەرخان بکرێتن بۆ چارەسەرکردنی یاخود چاودێریکردنی توشبوانی کۆڕۆنا کە بە خۆشحاڵی و بە دەستخۆشیەوە بەڕێوەبەرەتی نەخۆشخانەی ئاشتی هەردوێنێ ئەو بەشە ئامادەکرا، پێشترش ئامادەکرا بۆکو پلان، بەڵام نەکرا بۆکو دوێنێکراوە ئەو 12 نەخۆشی کە لەو سنوورە توش بوون لەو بەشە خوێندەران هەرچەندە ئێمەوەکو پلانی ئەوە هەیە کە ئیشاڵڵا لە ماهۆیدا هاتوودا ئەو بینایی کە تایبەت کرا بۆ بەڕێوەبەراتی هاتوو چۆتەوە بە بەڕێوەبەراتی هاتوو بگوازرێتەوە بتوانین لە ئەو شوێنی کە پێشتر نەخۆشخانەی سۆران بۆ شوێنێکی فراوانە کە نزیکەی جێ 50 تا 60 نەخۆشە بیت ئەو شوێنە تایبەت بکەین بە کۆڕۆنا. ئیشاڵڵا پلانی داهاتوو ئەگەر خوا یار بێت لە چەند ڕۆژی داهاتووە لە هەفتەی داهاتوو ئیشاڵڵا ئەوە جێبەجێکەین. ئەوە باشترە وەکو شوێن وەکو ژمارەی نەخۆشکە ئەو لە بەشی نەخۆشخانەش تەنها جێ 12 نەخۆشە بیتەوە.